شێرپەنجە یەکێکە لە نەخۆشیە باو و کوشندەکان کە بە دووەم کوشندەترین نەخۆشی لە سەراستی جیهاندا دەنرێت. بە پێی ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ساڵانە لە جیهان نزیکەی 20 ملیۆن کەس تووشی شێرپەنجە دەبن و لە نێوان 7 بۆ 10 ملیۆن کەس بەهۆی ئەو نەخۆشیەوە گیان لەدەست دەدەن. شێرپەنجە هۆکارێکی سەرەکی مردنە. تەنها لە ساڵی 2020دا لە جیهان نزیکەی 10 ملیۆن کەس گیانیان لەدەستداوە، واتە نزیکەی 1 لە هەر 6 حاڵەتی مردن. بە گوێرەی لێکۆڵینەوەی کورتسترایف سەرۆکی بەشی دەستنیشانکردنی هۆکارەکانی شێرپەنجە لە ڕێکخراوی ئاژانسی لێکۆڵینەوەی نێودەوڵەتی بۆ شێرپەنجە، پیسبوونی ژینگە بۆ تەندروستی گشتی مەترسیدارە و دەبێتە هۆی شێرپەنجە و مردنی مرۆڤ.